باش غادي شتێکی نوێ لە گۆڕەپانی سووریادا زۆر نییە ئەو ئاگربەستەی کە ئەمریکیەکان داوایان کردبوو سەر لە نوێ داوا دەکرێت درێژ بکرێتەوە لەو بارەوە هەڕاشەی ویانیش تهدیدی سزا بەسەر تورکیادا بەردەوام دەکات بەڵام تورکیا هەتاوەکو ئێستاش هێزەکانی لە شوێنی خۆنە لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەین لە نێوان ئەو لە نێوان حکوومەتی کاتی سووریا بە سەرۆکایەتی ئەحمەد ئەلشەرع واتە جۆڵانی لەگەڵ تورکیاشدا هەندێک دیدار و گوت و بێژ هەنا ئەمانە دەخینە سەر مێز و کاریان لەسەر دەکەین بەڵام لە هەمووی گرنگتر دوێنێ بەرنامەیەکمان ساز کرد هەر لەو کەناڵەدا باسمان لە کۆمەڵێک بابەت کرد ئەمانە بە کورتی هەندێک بە زەراوەی سۆرانی بەبیر دێنینەوە پێمان وایە ئەمانە بەڕاستی لە ئایندەی خۆسەری دیموکراتیکدا ڕۆلی ئەرێنی دەبینن هیوادارم وەک پێشنیارێک وەربگیردرێن هاوڕێن هەروەکو دەزانن ئیتر هەموو لایەنە ئەوڕۆپیەکان و ئەمریکیەکان بەریتانیەکان ئیتر لە ناو دیداردان حتا ئێران بخۆشی لەگەڵ حکوومەتی ئێستای دیمەشق لە ناو دیدارێکدایە رووسیان لە ناودایە ئەمەە هەمویان بەلایەک لە لایەکی دیکەش ئیتر تەماشا دەکەن لە نێوان ئیسرائیل و تورکیادا بە گوتار یعنی هیچ کردارێکی لە پایینە و لە پاشی نابێ و ئەم گوتارە هیچ کاریگەریەکی لەسەر پێشڕەویەکانی تورکیاشدا بە هیچ شێوەیەک نابێ و هیچ کاریگەریەکی لەسەر کێشەی کوردیشدا نابێ بەڵام ئەوە هەتاوەکو ئێستاش لە نێوان ئیسرائیل و تورکیا بەردەوامە بەگشتی لە ناوچەکەدا هێزە ئەقلیمیەکان وا دیارە خۆیان یەک لە یەک کردوتەوە تا ڕادەیەک ئیتر ئێران لەگەڵ ئەوەی لە ناو دیداردایە وەکو باسمان کرد بەڵام ئێران و رووسیا من پێم وانییە وەکو جاران بێنەوە ناو ساحەی سووریا بەتایبەتی ئێران ئەمە زۆر زەحمەتایە وڵاتێک کە چەندین ساڵە ئیتر وەکو بەرپرسیار دەبیندرێ و وڵاتێکە بەشداری لە شەڕدا کردووە وەکو جاران نایەتە ناو ململانەیەکە من پێم وایە ئێران هەوڵەدا بێتەوە ناو سووریا بەڵام بە شێوازێکی دیکە و ئەو شێوازە لەڕووی دیپلۆماسی لەڕووی اقتصادی لەڕووی سیاسیەوە چۆن دەبی ئەمە لە ئایندەدا دەبین ئەوەی بۆ ئێران گرنگە لە مەوضوع سیاسەتی ئێران لە عێراقدا ئێران سیاسەتی خۆی لە عێراقدا ناچارە سەر لە نوێ دیزاین بکاتەوە کە ئەڵێ ناچارە دیزاینی بکاتەوە ینی سیاسەتی خۆی لە عێراقدا بەهێزتر بکە ئیتر ئەمانە هەمویان بابەتگەریکردن و کاریگەریان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی لەگەڵ ئێران و لە لایەکی دیکە پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی ناوەندی دروست دەبێت و ئەو پەیوەندیەی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی تورکیادا هەیە ئەمە لە ئایندەدا تا ڕادێک کاریگەری لەسەر دروست دەبێت دیسان لەسەر ئەمانە لە ئایندەدا قسە دەکەینەوە بینەوە ناو سووریا لە ناو سووریادا بێگومان گۆڕانکاری گرنگکەنە یەک لەو گۆڕانکاریانە کە دەبینین و یانیش ئەتوانین هەڵسەنگاندنی لەسەر بکەین جۆڵانی بە تەلەفۆن قسەی لەگەڵ عومەر چریک وتەبێژی ئاکپارتی کردووە و وتوێتی سەرکەوتنی ئێمە سەرکەوتنی تورکیایە ئێمە تۆڵە لە کەس ناکەینەوە دەستوەردان لە هیچ وڵاتێک ناکەین سەرەتا استراتیژی دامەزراندنی ژێرخانی دەوڵەت پەیڕەو دەکەین یعنی ئەمە خۆی لە خۆیدا سیاسەتی ئەحمەد ئەلشەرع دەردەخە ئەحمەد ئەلشەرع سەرباری ئەوەی بێگومان ئەڵقاعیدەیە ئێمە ناتوانین وەکو لایەنەکانی دیکە کە دیپلۆماسیەت دەکەن یعنی بۆیاغی بکەین و یانیش ڕابردووەکەی لەبیر بکەین حتا هیچ پرسیارێک لەسەر ئایندەکەی دامنێن بەڵام پێدەچێت بەڕاستی کەسێکە پێش ئەوەی هەنگاو بنێ پێش ئەوەی هێڕش بکاتە سەر حەلب لە ئیدلیب لە ماڵەکەی خۆی لە بارەگاکەی خۆی لە ژوورەکەی خۆی وا پێدەچێت دەرسێکی باشی خوێندبێ و تەجروبەیەکی زۆر باشی لەو ڕێکخراوانە وەرگرتە بێ کە پێشتر کاری لەگەڵ کردوونە تالیبان ئەڵقاعیدە داعش ئەمانە شتی زۆر گرنگن و ڕووداوگەلێکن کە ئەو بەشی زۆری لە ناویاندا بووە لە هەمان کاتدا دەرسێکی زۆری لە ڕێکخراوی ئیخوان المسلمین لە مەسر لە لیبیا و لە تونس وەرگرتووە کە بە تایبەتی لە مصر و لە تونسدا ئیخوان المسلمین دوای هاتە سەر دەسەڵات ئیتر لە وڵاتێکیان بە کودەتای ڕق لە مصر لە تونسیش بە کودەتایەکی یاسایی و سڤیل ئیتر لەسەر کار لابران و دەرسی لەمانەش وەرگرتووە کە دەڵێن دەرسی لەمانە وەرگرتووە یعنی ئەو ئەزانەی ئیخوان المسلمین لەوێدا هەڵەی چەند گەورەیان
كردن بۆ نمونە لە مەسر ئیخوان مسلمین بە هیچ شێوەیەک عسکەری بە جددی وەرنەگرت، یعنی عسکەر سەرباز لە ناو دەوڵەتی مەسردا پێگەیەکی زۆر گرنگی هەیە، ئینسان ناتوانێت حسابی بۆ نەکات، هیچ حسابێکی بۆ نەکرد، وەڵامان کەدا حسابی بۆ دەستوری سیکولاری مەسر نەکرد کە وڵاتی کە چەندین ساڵە لە ناویدا مەسیحیەکان دەژین و ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە، هیچ حسابێکی لە بۆ ئەمانە نەکرد، ئیتر ناوەندێکی گرنگی کولتوری عەرەبی بووە، هیچ حسابێکی لە بۆ ئەمانە نەکرد و هەڵسا وەکو وڵاتێکی دواکەوتوو کە هیچ کولتوری لە ناودا نەبێت، کە وڵاتێکی هەژەمون، یعنی یەک گروپی لە ناودا بێ، هەمویان مسلمان بن و هەمویان لایەنگری ئیخوان مسلمین بن، مامەڵەی کردووە لەمەدا دۆڕاندی و دواییدا بە کودەتایەکی زۆر ڕق لەسەر کار لابرا. لە تونسیش بە هەمان شێوە غەنووشی سەرۆکی ئیخوان مسلمین، یعنی سەرۆک وەزیران هاوکات، سەرۆک وەزیرانی پێشوو بە هەمان شێوە کارێکی بەو شێوەیە کرد، یعنی پەیوەندی خۆی لەگەڵ سیاسەتی دەرەوەی سنوورەکانی خۆی بەردەوام کرد. ئەمە زۆر شتێکی مەترسیدارە لە هەر، یعنی ئێمە دەبێت لە سیاسەتی نێودەوڵەتی تێبگەین کە سنووری دەوڵەتان شتی زۆر هەستیارن، ئەمە لە بۆ ڕۆژئاوا شوایە، ئەمە لە بۆ پەکەکە شوایە کە دەبێت بەڕاستی بە زووترین کات سەقی لەسەرکە واز لەو گوتارە بێنێ کە من نەتەوەیمە کە من کێنێ بمەوێت لەسەر سووریا قسە دەکەم، لەسەر عێراقیش قسە دەکەم، لەسەر ئێرانیش قسە دەکەم و مامەڵەی پێ دەکەم. ئەمە لە سیاسەتی نێودەوڵەتیدا بە شتێکی مەترسیدار دەزانرێەوە. هەر هێزێک واز لە منەیەوێ بەڕاستی کۆتاییەکی زۆر خرا دەبێت. پارتی دیموکراتی کوردستانیش دەبێت واز لەو گوتارە بێنمە، بەسمان لەوەیەکەم ئەمە کەسە هەتا وەکو ئێستاش لە ژێر دەستی پارتی دیموکراتی کوردستاندایە و لایەنێکە کە تەزمیناتی تەمیناتی سیاسەتی تورکیا دەکا، پارتی دیموکراتی کوردستان چۆن مامەڵەی لەگەڵ دەکا، دەبێت لەمەدا بەڕاستی زۆر هۆشیار بێت کە ئێمە باسی ئەوە دەکەین ئیخوان المسلمین لەو بارەیەوە کەوت و نمونەی ئەحمەد ئەلشەرع دەینەوە کە دەرسی لەمانەوە گرتووە، ئەم دەرس وەرگرتنە بەڕاستی بۆ لایەنە کوردیەکانیش پێویستە. ئەمە زۆر گرنگە ئینسان لە قوڵایی ئەو بابەتە تێبگە. ئەحمەد ئەلشەرع بێگومان هەروەکو وتم کەسێکە دەرسی لەمە وەرگرتووە، سیاسەتێکی سووریایی هەیە و ئەم سیاسەتە سووریایە لە بۆ ئەو زۆر گرنگە ئەمەی کردوتە بناغەی استراتیژی خۆی. ئەمەیان بابەتێکی دیکە کە ئێستا کە هەوڵەدەم بێنمە سەر شاشە بۆ ئەوەی ببینن کە هەتا ڕادەیەک مەترسیەکانمان ئەوە دەکاتن، مەترسیەکانمان هەتا ڕادەیەک دەڕەوێنیتەوە، ئەڵێم هەتا ڕادەیەک دووبارە هەردوو سێناتۆرەکانی بەکاریگەر هی وڵاتی گرتوەکانی ئەمریکا واتە کریس ڤان هۆلەند و لە هەمان کاتدا لیندسی گراهام دووبارە لێدوانیاندایەوە و گوتیان تورکیا ناچارە ئاگربەست ئاگربڕ جێبەجێ بکە ئەگەرنا سزا و وەردەگرێ و ئەمەش بەڕاستی کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە ئێستاکە لە دەوروبەری کوبانێ هەیە. بێگومان ئەو بەری ئاوی فرات ڕۆی لە بۆ ئەو بەری ئاوی فرات دەبێت دیدارێک سازشێک لەگەڵ دەوڵەتی ئایندەی سووریا بکرێت. جا هەر کەسێک دەبێت لەگەڵ ئەوانە سازشەی بکرێت بۆ ئەوەی ئەو ئاوارانەی کە لە عەفرین نەماون چۆن بگەڕێنەوە شوێنی خۆیان و دەبێت بەڕاستی خۆسەری دیموکراتیک لە بۆ ئەو ئاوارانە بەرنامەیەکی تایبەتی هەبێ و لە هەمووشی گرنگتر بەرنامەی پەروەردەیە. ئەتۆ چۆن ئەتوانی وەکو کوردێک کە ئێستا لە کەرکووک دەژی ناسنامەی خۆشی دەپارێزی، بەڵام لە هەمان کاتدا کێشەیەکی وها ناسیاسی مەعنا عەقلانەش لە بۆ حکومدارانی کەرکووک دروست ناکات لەوێ و لەوێدا دەیەوێت لەناو ئیدارەدا جێگا بگرێ. دەبێت ئەتۆ سیاسەتی شیوات هەبێ لە ئایندەی سووریادا لە بۆ عەفرین و لە بۆ شەحبا و لە بۆ ڕەفعەت و لە بۆ ئەو دوو گەڕەکانەی حەلەبیش شێخ مەقسوود و ئەشرەفیە. بەڵام ئەو بەری دیکە واتە ڕۆژهەڵاتی ئاوی فرات بێگومان ئەوە وا پێدەچێ، یعنی ئەمریکیەکان لەبەر ئەوەی ئایندەی سووریا نازانن و ئێمەش نازانین، هیچ کەسمان نازانین لە ئایندەدا چی بەسەردێ، ئایا جۆلانی سەر دەکەوێت سەر ناکەوێت، کە هەموو هیواکانی وڵاتانی خۆر ئاوا بەڕاستی ئەوەیە سەر بکەوێت، چونکە هەموو جیهان ماندووە، هەموو جیهان ماندووە، ئەمریکا ماندووە، رووسیا ماندووە، ئیسرائیل ماندووە، هەموو جیهان ماندووە، بۆیە هەر کەسێک بەڕاستی لایەنگری ئەوەیە ئاسایش و ئارامی دروست بێ. بۆیە ئەو پشگیریە وڵاتانی خۆر ئاوا بۆ کەسێک کە لە لیستی تیرۆردایە پشگیریەکی هەروە لە خۆوە نییە، پشگیریەکە زۆر جددیە، بەڵام ئایا
ئەحمەد ئەڵشەرا سەر دەکەوێت یان سەر ناکەوێت لە سیاسەتەکانیدا ئەمەیان زۆر گرنگە. ئەو تەلەفۆنەی کە لە بۆ تورکیای کردووە مرۆڤ ئەتوانێتن وهاش ئەشڕۆڤ بکە کە ئەجندای خۆی هەیە کە ئەڵێ یانی ڕاستە قسەیەکی تێدایە سەرکەوتنی ئەمە سەرکەوتنی تورکیاشە، بەڵام لە هەمان کاتدا کە ئەڵێ ئێمە تۆڵە ناکەینەوە، ئێمە دەمانەوێت وڵاتی خۆمان ئاوادام بکەینەوە، ئەمە خۆی لە خۆیدا پەیامێکی زۆر گرنگە لە بۆ تورکیا. واتە من 100% ئەو ئەجندای تۆ دەتەوێت جێبەجێی ناکەم، بەڵام وا دیارە ئیتر ئەمە داخوازی وڵاتانی ئەوروپا و ئەمریکاشە کە نابێ ڕۆژ ئاوا ببێتە هەڕەشەیەک بۆ سەر سنوورەکانی تورکیا. ئەمە زۆر گرنگەوە دەبێ میکانیزمێک چارەسەریەک بدۆزرێتەوە لە نێوان تورکیا و ڕۆژ ئاوادا. ئەمانە زۆر گرنگن، بەڵام هەتا وەکو ئێستاش تەماشا دەکەین بەڕاستی ئەوانەی ئەو شتانەی ئێمە لێرەدا باسی دەکەین لە میدیاکانی دیکە کەمتر باز دەکرێن و ئەگەر باز بکرێن مۆرکێکی ئەیدۆلۆژی سیاسی لایەنێکی دیکەی پێوەیە. مەسەڵەن هەندێک لایەن هەنا وەکو ئێمە باسلەوە دەکەن ئەڵێن با پەکەکە نەمینێ لە سووریادا تەواو پەکەکە نەمینێ. ئەوە چێ باسی دەکەن؟ مەسەڵەن بۆ نمونە لە میدیاکانی پارتی دموکراتی کوردستاندا دەبینێت بەڵێ ئەمە شتێکی ڕاستە، شتێکی ڕەوایە، بەڵام ئایا پارتی بەخۆی ئامادەیە دەستبەرداری ئەنەکەسە ببێ؟ ڕێگا بکاتەوە تەنێ بۆ ئەو ئەنەکە سەیانەیە کە تۆزێک عەقلیان کار دەکا کە تۆزێک بیر لە ئایندەی خۆیان دەکەنەوە و لە هەمان کاتدا تۆزێک وەکو کوردی سووریا بیر دەکەنەوە. یعنی ئایا ئامادەیە دەستبەرداری ئەوان بێ؟ نەخێر، ئەوش دەستبەرداری ئەوان نابێ. واتە ئەگەر ئەتۆ پەکەکە لەو بارەیەوە ڕاخنە دەکەی کەمیش ڕاخنەی دەکەم بێگومان و دوێنێش لە بەرنامەیەکدا باسمان لەوە کرد هەڵدانی ڕسمی ئۆجەلان لە مزگەوتیشدا لەناو زبڵخانەشدا لەناو وێرانەشدا ڕاست نییە. یعنی ئەمە تەقلیدکردنەوەی بەشار ئەسەد تەماشاکەن بەشار ئەسەد هەتا دوێنێش ئەو خانوانەی کە بەخۆی بۆمبەی بەسەردا کردبوون و وێرانی کردبوون ڕسمێکی ئەویان لێ هەڵواسی بوو. یعنی زۆر سەیرە بەڕاستی بۆ کوردەکان دەبێ ئەمە دووبارە بکەنەوە. ئەو کولتورە دواکەوتویە چی؟ یعنی ئەتو خۆت لە پەنای سەرۆکێک دەشاریەوە و ئەتو چ زیانێک بەو سەرۆکە دەگەینی، ئەتو چ زیانێک بەو حرەکەتە دەگەێنی. ئەمە جگە لە حەماسەتێکی ئەحمەقانە هیچی دیکەی لە پشتنی. بەڵام هەروەکو باسم کرد دووبارەی دەکەمەوە ئەوانەی کە ئەمە ڕەخنە دەکەن دەبێت سەرەتا لە ماڵی خۆشیان تەماشا بکەن. یعنی ئەتۆ چ کارت بەوەدایە گروپێکی وەکو ئەنەکەسە و سوپای ڕۆژت لە ناو سنوورێکی دیکە سنووری وڵاتێکی دیکەدا حەواندۆتەوە بە خێوت کردوونە خزمەتی ئەجندای دەوڵەتی تورکیا دەکەی و لە هەمان کاتدا لە بەرامبەر بەشێکی دیکەی کوردستان بەکاریان دەهێنی. ئەمەش ڕاست نییە. لە هەمان کاتدا بەڕای من دەبێ کەنجەکە بەڕاستی کارێک بکە، یعنی کارێک بکە کە ئیتر کۆتایی بەم وەزعە ناخۆشە بێنێ. مەسەڵەن نمونەیەکتان بۆ بینەوە ئێستا کە بە وێنەیەکتان بۆ بینمە سەر شەشە تەماشای ئەو وێنەیە بکەن هاوڕێن. ئەمە شتێکی نوێیە، ئەمە شتێکی نوێیە کۆبوونەوەیەکی خۆسەری دیموکراتیکە بەنیش دیپلۆماتانی خۆسەری دیموکراتیکە لە بڕۆکسەر لە پەرلەمانی ئەوروپا. تەماشا دەکەن ئەمانە تەواو ئەمانە دیپلۆماتەکانی خۆسەری دیموکراتیکن، بەڵام ئەو بەڕێزە کە دەیناسن بە شخصی ئەویش لەوێ. ئەمە چیە؟ ئەمە نوێنەری هەدەپەی پێشوو بووە، ئێستا کە نوێنەری دەم پارتیە. یعنی لێرەدا ئەتۆ چۆن دەتوانی لێرەدا سیاست بکەی. یعنی تورکیا بە هەموو دنیا ئەڵێ تەماشاکەن کاکە ئەمانە پەکەکەنەوە پەکەکە دژمنێکی منە ناوی لە لیستی تیرۆردایە و هەڕەشەیە بۆ سەر سنوورەکانی من. ئەمە مەشروع یان مەشروع نیە، ئەمە شتێکی دیکەیە. بەڵام تورکیا وڵاتێکی بەهێزە ئەندامی ناتوێ قسەی دڕوە و بە تایبەتیش کاتێک باسی مەشروعیەت بکە، باسی سنوور بکە، باسی گروپێکی چەکداری بکە، قسەکەی لێوەردەگیرێ. تەماشا دەکەی هەر دوێنێ لەو کۆبوونەوەیەدا ئەو بەڕێزە لە تەنشت ئەوان دانیشتوە باشە نەدەکرا بەڕێزی چکە دابنیشی دەکرێت بێگومان. یعنی ئەمانە زۆر گرنگن بەڕاستی. بۆیە تەماشا دەکەین بەڕاستی گوشارێک دەبێت گوشارێک پێویستە کە لەناو ئەو بزوتنەوەی ئەو بزوتنەوەیە لەناوە خۆیدا گەورەترین کێشەی ئەوەیە ڕەخنەگری نییە. یعنی هیچ کەس ناتوانێت ڕەخنەی لێ بگرێت و یانیش هیچ کەس لە ڕۆژنامە نووسەکانی لە ئەوەکانی ناتوان ڕەخنەی جدی لێ بگرن. جێگا لە بۆ خەڵکی بێچەهر و بێچارە دەکاتەوە، جێگا لە بۆ خەڵکی ناڕۆشن فکر دەکاتەوە، جێگا بۆ خەڵکی تێکەڵ و پێکەڵ دەکاتەوە، بەڵام جێگا لە بۆ خەڵکێک ناکاتەوە کە ڕەخنەی جدی لێ بگرێت.
وأما گەورەترین کێشەیە کە وەکو حکوومەتە دیکتاتۆریەکان وەکو حکوومەتە دواکەوتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەنیا 5 دقه ویانیش ئەگەر زۆر خاتری بگرین بە تەنیا 5 ڕۆژ بەر لەوەی بکەوێ بە ئاگا دێتەوە، بەر لەوەی بقەومێ بە ئاگا دێتەوە. ئەمە کێشە گەورەکەیە کە دەبێ ئەم کێشەیە چارەسەر بکرێ. یعنی خۆسەری دیموکراتیک زیاتر لە 100,000 چەکداری هەیە و 3-4 ملیۆن خەڵکی لەژێر دەستدای لە هەموو کەمە نەتەوەیەکان. بە خۆتان دەزانن ئاستی خوێندنەواری خەڵکی سووریا بەگشتی لە چاو وڵاتانی وەکو عراق و ئێران حتا لە چاو تورکیا زۆر باشترە، زۆر باشتر. مەبەستم لێرەداسیانی خەڵکی خوێنەوار، خەڵکی زمانزان لە سووریا زۆر زیاترە لە چاو بەشەکانی دیکە. کەواتە ئەتۆ چ پێویستت بەوەیە ئەتۆ دەی کەسێک کە نوێنەری حیزبێکی دیکەیە، حیزبێکی کوردستانی تورکیایە، ئەتۆ دەیهێنی لە پەرلەمانی ئەوروپا لەسەر مێزەکەی خۆتی داعانێ و ناو لەمە دەکەی کاری دیپلۆماسی. ئەوە جددیەتی دیپلۆماسی سەراوژێر دەکات. ئەمەیە کە وا دەکا ئەو هەموو کۆبوونەوەوانە بکرێت، ئەو هەموو مەسرەفە بکرێت، ئەو هەموو ماندووبوونە ببێ، بەڵام ئەنجامێکی ئەوتۆی نییە. لە جیاتی ئەمە دوێنێ لە بەرنامەکەماندا باسمان کرد دەبێ هەڵمەتێک بکرێت. یعنی هەڵمەتی زۆر گەورە ئەکرێ ئەنجام بدرێن. مەسەرەن بۆ نمونە ئەتوانی دڵنیای یەک بە هێزە ئەمریکیەکان و هێزە نێودەوڵەتیەکان بدەین، نیاز باکی خۆت دروست بکەی. بەڵێ تاوەکو ئێستا ئەندامانی پەکێکە لە ناو سنوورەکەی مندا هەبوونە کاریان کردووە لە دژی داعش، ئەمڕۆکە ئەمانە بەڕێزەوە بەڕێ دەکەین، فەرموون ئێوەش ڕێگا بکەنەوە ویانیش ئەمانەی کە مەخدوری شەڕن، سست ئەندامن، کەم ئەندامن، ئەمانە شوێنێکیان لە بۆ دابینکەن. بۆ نمونە کامپی مەخمور هەیە، کامپێکی پەنابەرانە، ئەکرێت لەوێدا ڕێزیان لێ بگیرێ، شوێنیان لە بۆ دابین بکرێەوە، ئەکرێ لەو بارەوە ئەتۆ لەگەڵ عێراق پەیوەندی بکەی بۆ نمونە، یان لەگەڵ ئەمریکیەکان و لەگەڵ عێراق پەیوەندی بکەی، لەگەڵ بەریتانیەکان و لەگەڵ بەغدا پەیوەندی بکەی، لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کە پەیوەندێکی زۆر خۆش لەگەڵ هەیە، ئەتوانی بەکاری بێنی لە بۆ ئەو مەسەلەی و ئەو کاتە گوشارەکان لەسەر تورکیا زۆر زیاتر دەبن. نەوەکو دوو سێناتۆر کە ئەو دوو سێناتۆرەش مەبەستەکەیان زیاتر ئاسایشی ئیسرائیل، نەوەکو مەبەستەکەیان کێشەی کوردە. تەماشاکە هیچ سیناتۆرێک هەتا وەکو ئێستا باس لەوە ناکە ئێمە لە بۆ خاتری کێشەی کورد، لە بۆ خاتری چارەسەرکردنی کێشەی کورد بە شێوەیەکی ئاستیانە دیفاع بەرگری لە هێزەکانی سووریا دیموکراتی هەمیان دەڵێن داعش کەسی دیکە نییە. ئەمەش خەریکە بەڕاستی بازاڕی داعشیش نامێنێ، یعنی ئەو بازاڕش نامێنێ. لە بۆ هەندێک ئەتۆ دەبێ ڕێگای دیکە بکەوێت لەگەر پەرلەمانی ئەوروپا. بۆ نمونە پەرلەمانی ئەوروپا کێشەی پەنابەری هەیە وەلەو بارەشەوە ئیتر کۆمەڵی کارت لە دەستی دەوڵەتی تورکیادایە. ئەتۆ دەتوانانی لەگەڵ پەرلەمانی ئەوروپا لەو بارەیەوە بەڕاستی کاری زۆر گەورە بکەی، یعنی بڵێ کاوەرن بودجە بدەن ئێمە هەرێمەکەی ئێمە پارێزراوە، ئێوەش گارانتی بکەن لەنێوان ئێمە و دەوڵەتی داهاتووی سووریا، لەنێوان ئێمە و دەوڵەتی تورکیادا ئاسایشێک بەرقەرار بکەن. ئێمە لە ناوچەکانی خۆمان کامپی پێشکەوتو دەکەینەوە بە ژمارەیەکی زۆر، ملیۆنێک 2 ملیۆن پەنابەر بێنە ناوچەی ئێمە. ئەتوانی ئەمە بکەی، بەڵام ئەمە لەمانە زیاتر کۆمەڵێک کۆبوونەوەی کۆمەڵێک دەستپێشخەرەی فەردی دەکرێن و ئەو دەستپێشخەرەیە فەردیانەش نمونونەکە نیشاندان ئەمە دوێنەیە ڕوویدا چۆنە. ویانیش تەماشا دەکەی بەردەوام کەژەکە لێدوان دەدا لەسەر ئەمە، یعنی لە سەردەمی هەڵبژاردنەکانی پێشووی تورکیاشدا بینیمان ئێمە پشتگیری لە کەمال کلەشدار ئۆغڵو دەکەین، دەنگ بە کەمال کلەشدار ئۆغڵو بدەن، هەتا قوڕیان بەسەری کەمال کلەشدار ئۆغڵو دەکرێت. باشە تۆ چ کات پێدایە؟ سلاحدین دەمیرتاش هەیە، دەم پارتی هەیە، هەدەب هەیە، بە هەزاران سیاسەتمەداری کوردی لەگەڵ هەنا، ئەو قسانە لە بۆ ئەوان بەجێبێڵێ. ئەتۆ بۆ خۆت وەکو ناوەند دەبینی، ناوەندی هەموو کوردستان دەبینی، سەردەمی ئەم جۆرە شتانە نەماوە بەڕاستی. بۆیە تەماشا دەکەین لە غیابی ئەو جەلاندا بەڕاستی ئەو کەم و کورتی جددیانە دەبێ بە هەمان شێوە چارەسەر بکرێن. دیسان بگەڕێمەوە سەر مەسەلەی دیالۆگی کوردی کە زۆر گرنگە. دوێنێش لە بەرنامەکەماندا باسمان کرد، بەڵام لەوانەیە هەندێک کەس بە کرمانجی تێنەگەیشت بن. مەبەستمان ئەوەیە کە بەڕاستی ئەو دیالۆگە هەر چۆنێک بێ دەبێ ڕێگایەکی لە بۆ بدۆزرێتەوە. ئەو ڕێگایی کە پەکەکە بیری لێ دەکاتەوە نابێ و ئەو ڕێگایی کە بارزانی بیری لێ دەکاتەوە ئەمەش نابێ. پێشتر پەکەکە یعنی مینێک ئەلغامێکی
دروست کردووە تاوقیتی کردووە خەریکە بەخۆیدا بدەقیتەوە ئەو مینەتە یەکێتی نەتەوەی کۆنگرەی نەتەوەی و ئێمە هێزێکی نەتەوەین ئێمە لەکوێ کوردستان پێویست بێ دەیکەین لەوێ حیزب دروست دەکات لەوێ گروپێک ئاوا دەکات فلانە بێوانەیە ئەوڕۆ پەدەکەش هێزێکت بۆ دروست دەکات بە ناوی هێزی ڕۆژ کە تورکیا پەروەردەی کردووە پەروەردەی دەکات و حیزبێکیشت لە بۆ دروست دەکات کە 24 ساعت لە هوتێلەکانی دەوڵەتی تورکیادا خەریکی خواردنی برنج و فاسوولی و مریشکن و ئەمانە ئیتر برنە بەڵام کێشەکە بەتەنیا ئەوە نیە کێشەکە ئەوەیە بتەوێت و نەتەوێت ئیتر هێزگەلێکی وەها عقلیەتێکی وەهای ڕۆژهەڵاتی حیزبی ڕۆژهەڵاتی ئیتر ڕێگا لەبەر ئەوە دەکاتەوە کە هەموو کۆمەلگا نەتوانێت وەکو پێویست لەناو سیاسەتدا لەناو شانۆی سیاسەتدا جێبگرێ خۆی لە خۆیدا یعنی ئەمە پێچەوانەی بۆچوونەکانی ئۆجەلانیشە پێچەوانی ڕێبازەکەی ئۆجەلانە پێچەوانی ڕێبازی دیموکراسی ڕادیکاڵە کە باوەڕی بەوە هەیە هەموو کەسێک دەبێت لەسەر شانۆی سیاسەتدا جێگایەکی پێ بدرێت جێگایەک لە بۆ خۆی بدۆزێتەوە بەڵام تەماشا دەکەین لەبەر عقلیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو مەنزومەی کەجەکە وەکو عقلیەتی حیزبە کوردیەکانی دیکە زیاتر کەسانێک لە دەروبەری خۆی کۆ دەکاتەوە کە تابعی ئەو بن کە بەیعی لە بۆ بدەن چۆن ئێمە باسمان کرد لەناوە خۆیدا ڕەخنەگرێکی نیە تاوەکو ئێستا یاک ڕەخنەگرم لە بۆ بدۆزەوە لەناو پەکەکەدا نییە بە هیچ شێوەیەک نییە ڕەخنەگرن نییە هیچ کەس ناتوانێت ڕەخنەگر بێ و ڕەخنەگرتنەکەش پەیوەندی بەتەنیا بە جەسارەتی شەوە نیە بەڵکو لە ڕووی فکریەوە ئیتر دەوروبەری مێشکی قەفەس کراوە حتا وەکو لە ناوی دەرنەکەوی ناتوانێت ڕەخنەگەر بکەیت ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە لە هەڵومەرجێکی وادا عقلیەتێکی وادا کە دەسەڵاتی هەبێ بێگومان ڕێگە نادا هەموو چینی توێژەکان وەکو پێویست بێن لەناو سیاسەت کە هەموو چینی توێژەکان نهات لەناو سیاسەت دەکەن دەستنا ناو لایەنێکی دیکە ئەو لایەنە چێ ئەنە کەسیە ئەمە دەبێت بەڕاستی دەرکی بۆ بکرێ مەسەن لە کوردستانی تورکیادا ئەمە نیە لە کوردستانی تورکیادا بە پێچەوانی کوردستانی عراق بە پێچەوانی کوردستانی سووریا ڕێککەوتنێک هەیە لە نێوان پەکەکەی پێشوو چینی چینی ناوەڕاست بەر لە پەکەکە دەستی بە سیاست کرد دەستی بچوونە ناو پەرلەمان کرد ئەبوون ئەندامی حیزب تورکیەکان وڵە ڕێگەی ئەوان دەبوونە سەرۆکی شارەوانی یەک لەوانە مەسەرەن مەهدی زانەیە هاوسەری لەیلا زانە نازانم ئێستا هاوسەرن یاننا وا دیارە پەیوەندی فیزیکیان بەیەکەوە نیە ئیتر دوای ئەوە پەکەکە زانی کە ئەگەر ئەو لەگەڵ ئەو چینە سازش نەکە دەدۆڕێنی سازشی لەگەڵ کردووە کارێکی زۆر باشی کرد لەمەدا سەرکەوتنی بەدەستهێنا چونکە بتەوێت و نەتەوێت سیاسەتی شار بە چینی لادەیی و گوندی و حەماسی ناکرێت ئەمە گوتاری شاخ بەمانە دەکرێت بژی و بمرە و فلانەکە جاشە و فلانەکەس خائینە ئەمە دەکرێت بەڵام لە سیاسەتی شاردا تۆ کەسانی عەقڵمەند دەبن کەسانی چینی مامناوەندی دەبن و دەبێت لە سووریادا لەگەڵ ئەو چینی مامناوەندی بەڕاستی سازشێک بکرێت دەبێت ڕێگایەک بدۆزرێتەوە بێگومان من زۆر داخلە دڵم لە سەرانی ئەنە کەسەوە پێشم وانە ئەمانە هۆتێل و کەیف و سەیفی خۆیان بە قوربانی شتێکی وەها بکەن بەڵام لەناو ئەنە کەسەدا ئەوە معنای ئەوە نییە ئینسانی باش نین ئینسانی نیشتیمانی نین دەبێ بەڕاستی اتفاقێکی نیشتیمانی کوردی سووریا بکرێت اتفاقی نیشتیمانی کوردی سووریا جیاوازترە لەو گوتارە بێسەروبەری گوتاری کۆنگرەی نەتەوەی زۆر جیاوازترە و ئەمە لە ڕووی واقعیترە و ئەتۆ دەبێ لەگەڵ ئەمانە سازش بکەیت جا گروپ بە گروپن جیاواز بە جیاواز ئەنە کەسە چەندین گروپی جیاوازیت تێدایە چۆن لەناو هێزەکانی سووریای دیموکراتیک گروپی جیاواز هەیە گروپی محافظەکار هەیە گروپی دیموکرات هەیە گروپی توند و تیژ هەیە گروپی حیزبی دۆگماتیک و ستالینیە لەناو ئەنە کەسەشدا ئەمانە هەنا من پێم وایە دەبێ ئەم کارە بکرێ و ئەم کارە دەکرێت تەنانەت لەگەڵ پارتی بکرێ یعنی بەڕاستی دەکرێ بکرێ یعنی دەکرێت خۆ لەگەڵ پارتی اتفاقێک بکرێ لەو بارەوە بە سەرۆکایەتی مەزلوم عەبدی بە گروپەکانی سەر بە ئەنە کەسە کامیان دێتە پێشەوە بە بێنە پێشەوە ئیتر بێن بەڵام بە سەرۆکایەتی ئەنە کەسە بە سەرۆکایەتی ببورن مەزلوم عەبدی بە سەرۆکایەتی یعنی کەسێک کە لەناو دیپلۆماسیەتی ڕۆژئاوادا بەڕاستی نرخی هەیە کە هەموو لایەنەکان دانی پێدانی حسابی لە بۆ دەکەن ئەو ڕۆکەش مەسەن کەسێکی وەک نمونە دێنەوە من باسی کەس ناکەم وەک نمونە مەزلوم عەبدی لە بۆ ئەوە باشە پێشتریش لە دیالۆگی نێوان ئەنە کەسە و پێدەدا ڕۆلی بینی و ئێستا کەش ئەتوانی ئەو ڕۆڵە بینی بەڵام بەمەرجێ ئایا پارتی دیموکراتی کوردستان ئامادەیە ئەو ڕۆڵە بە مەزلوم عەبدی بدە ئەو ڕێی دەبێ پێ بدە
اینجا ئەنەکە سەبا بێتەوە وەڵام ئەوەی کە پێشتر کراوە لە ژێرگوشاری تورکیادا لە ژێرگوشاری ئەمریکادا وەڵا با ئەنەکەسە بێ ئێمە لە 150 پۆستەکانی بدەینێ ئەمە شتیوان نابێ لە دنیایدا شتیوان نەبووە خۆی لە خۆیدا تورکیا ئەنەکەسە و سوپای ڕۆژی لە بۆ ئەوە دروست کردووە لە بۆ ڕۆژ ئاوا وەکو کوردستانی عراق بەبێتە 50 دێگەڵ نازانم سەیتەڕی هیران و سەیتەڕی نازانم چێ سەیتەڕی حیزبی هەبە هێزی هەفتە و هێزی یەکەی هەشتا یەکی هەفتە ئەمە هیچ کەس قبول ناکات بە تایبەتی ڕۆژ ئاوایەکی ماندوو چۆن ئەمە قبول دەکات ئەمە قبول ناکات لە بۆ هەندێک بەڕاستی ئەوە دەبێتە یارمەتیدەر هەم لە بۆ پەکەکە هەم لە بۆ پارتی پێویستە لەو بارەیە بەڕاستی خەڵک گوشار بکە یعنی خەڵکی پەکەکە گوشار بکە خەڵکی پارتی گوشار بکە ئەمە پێویستە نەوەکو ئەتوو لە ژێرناوی ڕۆشنبیر کەڕەواتێک بۆ وێنباقی گرێ بدەی و بێ سەر شاشە و گوتاری حیزب دووبارە بکەیەوە والله پەکەکە نایلی ڕۆژ ئاوا فدرالی ببێ و ینی والله مەسعود بارزانی خاینە ئەنە کەسەش خاینە و پەکەکە بەتەنیا شۆڕژگەرەوە ئەمە نابێ ئەمە لە سیاسەتدا ڕۆڵ نابینی ئەمە لە سیاسەتدا نابێتە چارەسەریەکی دیپلۆماسیانە و عاقڵمەندیانە و سەردەمیانە پێویستە و لەو چارچێوێدا مرۆڤ ئەتوانێت باڵانسەکە ڕابگرێ کێشەکان ڕابگرن هەتا وەکو ئێستاش ئەگەری دەستکەوتی زۆر لە بۆ ڕۆژ ئاوا هەنوە ئەو دەستکەوتانە دەبنە قەڵایەک لە بۆ کوردستانی عراق بەڵام بە شێوەیەک کە دەرس لە کوردستانی عراق وەربگیرێ فدرالی و مدرالی چی یعنی ئێستا کە فدرالی لە کوردستانی فدرالی کوردستانی عراق چی یعنی بۆتە ئیالەتێک لە دەستی ئەردۆغاندا یعنی بەڕاستی ئیالەتێکە لە دەستی ڕەجەب تەیب ئەردۆغاندا بە کەیفی خۆی دێ لە قەڵای هەولێر ئیتر نیوە شەو هەموو قەڵای سوور دەکە بینیتە ئەوێ یعنی میلەتێکی نەحەساوە میلەتێکی بێ ئیرادەکراو میلەتێک کە هەموو خەون و خەیاڵەکەی جوانکاری و ئۆتۆمبیلێکی باش و مۆبایلێکی باش و چاوی لە کیسکە و موچەی یامە هەبێت چیە و نەبێت چیە ئەوەی لە ڕۆژ ئاوادا بیری لێ دەکرایەوە ئێستا کە کاری بۆ دەکرێتەوە لە ئایندەدا ڕەنگ بێ کاری بۆ بکرێ ڕەنگ بێ زۆر باشتر بێ کە هیچ جۆرە چارەسەریەک لەسەر بنەمای ئەتنیکی و جغرافی و ئاهاواری و ئەوە ناچەی منە و ئەوە ناوچەی توێ و من لە ناوچەکەی خۆم ئەوەی خۆم بۆ خۆم و ئەوەی تۆش دەخۆم و ئەم جۆرە شتانە بەڕاستی لە سیاسەتی ئەمڕۆدا جگە لە بەڵایەک جگە لە سوکردنی کێشەی کورد هیچی دیکەی لێ شێشی نابێ و ئەمە دەبێتە بارگرانیەک و ئەمە دەبێتە ئیفلاسێک لە بۆ هەموو هێزەکانیش ئەمە زۆر گرنگە بۆیە ویستم ئەو پەیامانی دوێنێ لە لایفەکەماندا بە زاراوەی کرمانجی دووبارەمان کردەوە باسماکردن لێرەشدا دووبارەی بکەینەوە تکایەکەم تەرخەمی مەکەن لە پشگیری کردتان بۆ ئەم کەناڵە کە قسەی جیاواز و جیاوازتر دەکا لە ئەوانی دیکە تا بەرنامە ئەیندا کاتێکی خۆش زۆر سوپاس کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بم سوپاس بۆ پشگیریەکانتان هەر بژین